تا چەند ساڵێ لەمە پێشەم توانی بۆ خۆم بچم بۆ بازار ئیشی خۆم بکەم بەڵام وردەوردەوە ئێستاوام لێ هاتووە شوێنێکی دوور مەسافەیەکی دوور ناتوانم بڕۆم. کلسی فەقەرات لەگەڵ خزینی فەقەرات بە شێوەیەکی گشتی نیشانەکانیان لێگەچێ بەڵام هەندێک جیاوازی کەمیان هەیە. ئەوانەی کلسی فەقەراتیان هەیە زیاتر لە تەمەنی سەر و 50 ساڵەوەن ژن بەیان پیاوێ فەرق ناکەم. پشتیان ئێشێت زیاتر پشتێشەکەیان لە بەیانیانە کە لە خەو هەڵە سێڵێ پشتم ڕقا توونگیان ئازارێکیە دوای سەعاتێک وردە ئازارەکە کەمە بێتەوە و لەگەڵیشە ئازارێکیانە بێ هیقاچەکانیان ئازار سڕبوون بە تایبەتی لە کاتی ڕۆشتنە. ئەڵێ من تا چەند ساڵێ لەمە پێشەم توانی بۆ خۆم بچم بۆ بازار ئیشی خۆم بکەم بەبێ ئەوەی هیچ کێشەیەک لە قاچما هەبێ بەڵام وردەوردەوە ئێستاوام لێ هاتووە کاچمە دەرەوە شوێنێکی دوور مەسافەیەکی دوور ناتوانم بڕۆم. قاچەکانم مەسەلەن سڕە بێ قورسە بێ بە قسەم ناکە وام لێ دەبێت دانیشم ئازارەکە نامێنێ و ئەجا دەسەکەمەوە بە ڕۆشتن. ئەوانەی کە مەسەن با بڵێن خزینی فەقەراتیان هەیە ئەوانە زیاتر پشتێشیان هەیە پشتێشەکەشیان لە کاتی جوڵە و ئیشە مەسەلەن لە کاتی چەمانەوەیە لە کاتێکە کە قورسیەکە لەگرن ئەو ئازارە لە کاتێکە کە لە پشتیایە هەرو ئازارەدا ئەبەزێ بۆ قاچەکانی زۆر کات سڕبوونیانە بێت ئەمە جیاوازەکانیانە. سمارت وەرچەرخانە